لەسەرم پرسە زیاتر ڕاوەستم و میوانێکی تایبەتم لەگەڵ ئەبێت لە خانەقینەوە ئەکبەر حەیدەر بەرپرسیلقی 15 پارتی لە خانەقین کە تایبەت بە ئەوەی کە پرۆسەیەکی نوێی تعریب لە خانەقین بەڕێوە ئەچێت گفتوگۆی زیاترەکەین. کاک ئەکبەر ئەم کاتت باش سپاسکە لە کوردستان 24 ئامادەی. ئەنجومەنی پارێزگای دیالە بڕیاری ئەوەی داوە کە ئەو دوو شارەدەیە کاتە شارۆچکە ئەمە کوێی خراپە بۆچی بە پرۆسەیەکی نوێی تعریب ناوی ئەبین ڕەنگەوان پاساوێکیان هەبێ ڕوونکردنەوە بۆ ئەمە چییە؟ ئەم کاتە و هەموو کاتێکی جەنابتان و گشت بینەرانی کەناڵی خۆشەویستی کوردستان 24 باش و باشتر خۆی نیگەرانی ئێمە ئەوەیە بە حەقیقات ئێمە وەکو حزبە سیاسیەکانی سنووری پارێزگای دیالە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و حزبی شوعی کوردستان و پارتی سۆسیالیستی دیموکراتی کوردستان و ڕێکخراوی بەدر کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەسەر ئەم بابەتە. دواتر ڕاگەندراوێکیش ئەعلان کرا هەر لەلایەن ئەم حزبانەوە کە لە خانەقین دوای ئەو کۆبوونەوەیەک ئەنجامدرا. نیگەرانی ئێمە ئەوەیە بە حەقیقات خانەقین و گشت ئەو ناوچانەی کە ناوچەی کوردستانین و لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانن ئەمانە هەمووی بە پێی مادەیەکی دەستور کە ئەوەش مادەی 140 ئەبێت چارەنووسیان یەکلایی بکرێتەوە. بۆیە پێش یەکلاییکردنەوەی چارەنووسی ئەم ناوچانە خانەقینە، مەندەلیە، حەمرینە، سەعدیەیە، جەلەولایە، قەرەتەپەیە، دووزە، کەرکووکە، مەخمورە، شنگالە، یعنی پێش ئەوەی کە چارەنووسی ئەم ناوچانە یەکلایی بکرێتەوە هەر گۆڕانکاریەکی جوگرافی ئیداری بەڕاستی ئەمە دەستێوەردانە پێچەوانەی مادەی 140 و بچووکردنەوەی خانەقینە بۆ ئەوەی دواتر لەو مەرحەلانەی کە مەرحەلەی 1 و 2 و 3 کە لە مەرحەلەی 3 دەبێت ڕاپرسی بکرێت و ئەم ناوچانە بە دەنگی جەماوەری سەربەرزی ئەم ناوچانە بخرێنەوە سەر هەرێمی کوردستان و باوشی نیشتمانی ئازیزمان کە کوردستانە. پێش ئەوە هەر دەستکاریەک ئیداری، هەر گۆڕانکاریەک، هەر نەقڵ و گۆڕینی بەرپرسێکی ئیدارەکانی ناو خانەقین و ناحیەکانی بەڕاستی ئەمە بێتە دەستێوەردان. ئێمە پێمان خۆشە خانەقین وەکو یەکێک لە قەزا هەرە دێرینەکانی عێراق کە پێم وایە لە دوای قەزای نەجەف دووەمین قەزایە کە خانەقین بۆتە قەزا و مێژوویەکی پرشنگداری هەیە لە ڕووی سیاسی و لە ڕووی نیشتمانی و لە ڕووی کوردستانی و لە ڕووی ئابووریشەوە. پێمان خۆشە ببێ بە پارێزگا و پێشمان خۆشە ناحیەکانی گوڵاڵا، قەرەتەپە، سەعدیە ئەمانە هەمووی ببن بە قەزا بۆ ئەوەی زیاتر خزمەت بکرێن، زیاتر ئاوادان بکرێنەوە، زیاتر گەشیان پێ بدرێ. بەڵام لێرە مەبەست لە پشتی ئەم بڕیارە من لە قسەکانی جەنابەت تێگەم ئەمە پلانێکە بۆ تعریبکردنێکی شێوازێک یاخود میکانیزمێکی دیکەی تعریبکردنە و دەمێ بزانم هۆکاری سەرەکی ئەم جۆرە بڕیارانە لە چیەوە دێت، بۆچی ئەم جۆرە بڕیارانە ئەدرێت، ئەم پلانە بۆ جارێکی تر خۆ هەر بە بەردەوام ئەو ناوچانە تعریبەکرێن، بەڵام ئەم جارە هۆکار چییە کە بەم شێوەیە ئەوێت تعریبی بکەن؟ هۆکار ئاشکرا و ڕوونە ئەمان ئەیانەوێ بە ئەو بڕیارە بەجێبەجێکردنی ئەو بڕیارە گوڵاڵە جەلەولا کە بوو بە قەزا و هەروەها قەرەتەپە کە بوو بە قەزا، ئەمە دوو ناحیان بە گوندەکانی دەوروبەریانەوە سەر بە قەزای خانەقینن لە ڕووی ئیداری و لە ڕووی ئابووری و لە ڕووی مێژووی و لە ڕووی جوگرافی. تەبعاً ئەم دوو ناحیە کە بوون بە قەزا لە خانەقیندا دەبڕێن لە ڕووی ئیدارەوە و لە ڕووی جوگرافیەوە و ئەوان دواتر هەنگاوی تریان بە دوای ئەم بڕیارانەوە حتمەن دێت. بڕیارەکانی تریش ئەوەیە کە گشت ئەو گوندانەی سنووری قوڵای کە دەوروبەری خانەقینە و بەتایبەتی گوندی قەلعا ئەیانەوێ بیکەنە ناحیە، ئەم ناحیە بیخەنە سەر قەزای جەلەولا دواتر کە بوو بە جەلەولا بوو بە قەزا و هەموو ئەو دێهاتانە لە ڕووی دەنگ و لە ڕووی ڕنگ و لە ڕووی دانیشتوانەوە هەمووی کە کەوتە سەر جەلەولا ئۆتۆماتیکی لەسەر خانەقیندا دەبڕێن و هەروەها قەرەتەپەش کە بوو بە قەزا ئەیانەوێ گوندی ئیسلاح کە سەر بە شارەدەی جەلەولایە ئەم گوندی ئیسلاحەش بکەن بە ناحیە ئەوەش بخەنە سەر قەرەتەپە. بۆیە ئیسلاح و دێهاتەکانی دەوروبەری کە دانیشتوانێکی زۆری لێیە ئەمانەش ئۆتۆماتیکی هەموو لە خانەقیندا دەبڕێن. دواتر بۆ ڕاپرسی بۆ خزمەتکردن بۆ ئاودانکردنەوە ئەمە هەمووی
ئەوان کە لە خانەقینیان دابڕی یانەوێ ئەوان نیازیان هەیە بە حقیقت بە ئاشکرا بە جەناب و بینەدانی عرض بکەم و بێڵێم ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ خانەقین بچووک بکەنەوە چونکە ئەوان مەترسیان هەیە لە هەڵوێستی کوردپەروەرانە و نیشتمان پەروەرانەی خانەقین ئەزانین بە درێژایی مێژوو خانەقین هەمیشە لە ڕووی کوردایەتی و لە ڕووی نیشتمان پەروەری و لە ڕیزی پێشی پێشەوە بۆ قوربانی داوە. بەڵێ کاک ئەکبەر مەبەستمەوەیە وەکو لانە کوردستانیەکان کاتێککە ئەو دانیش نەکراوە بڕیارە درراوە ئێوە وەکو لانە کوردستانیەکان ئاگادار بوون یا دواتر لە دوای بڕیاردانەکەەوە ئێوە ئاگادارن؟ ئێمە لە دوای ئەوەی کە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای دیالە کە بە دەنگی 9 کەس پێشنیاریان کردووە و بڕیاریان داوەکە گوڵاڵا جەلەولا و قەرەتەپە ببێ بە قەزا ئێمە ئاگادار بووین بەداخەوە لەو 15 ئەندامەی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالەن یەک نوێنەرایەتی خانەقین دەکات کە ئەوەش ئەوسا ئەوس ئیبراهیم کە بە نەتەوە عەرەبە خەڵکی شارەبانە بەڵام لەسەر لیستی یەکێتی نیشتمانی کوردستان بووە بە ئەندامی ئەنجومەنی پارێزگا تەنها ئەم ئەندامەمان هەیە لە کۆی ئەو 15 ئەندامە لە ئەنجومەنی پارێزگای دیالە بۆیە ئەوان کە دانیشتنیان کردووە و پێشنیاریان کردووە لە کۆی 14 دەنگ 9 کەس دەنگی بەوە داوە کە جەلەولا و قەرەتەپە ببێ بە قەزا. ئێمە دوای وەرگرتنی ئەم بڕیارە و ئەم پێشنیارە کە نردیانە بۆ ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ ئێمە لێ بە ئاگا هاتین و کە ئاگادار کراین کۆبوونەوەیەکی نائاسایی کرا لە خانەقین هەروەکو عەرزی جەنابدانم کرد بە ئامادەبوونی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان حزبی شوعی کوردستان و پارتی سۆسیالیست دیموکراتی کوردستان و ڕێکخراوی بەدر ئەم پێنج لایەنە یەکدەنگ و هاوڕا ئێمە دژی ئەوەین کە هەر بڕیارێک بدرێت بەرامبەر بە بچووکردنەوەی خانەقین باشە چ ڕێکارێک ئەگەرە بەرەگەرە و بڕیارە جێبەجێ بکرێت کاک ئەکبەر؟ بە تاکید ئەم کۆبوونەوە کە کرا دواتر بەیاننامەیەکیش دەرکرا ئێمە داوامان کردووە کە بەغدا بێنە سەرخەت داوامان کردووە هەموو ئەو هەواڵانە هەموو ئەو برایانە هەموو ئەو خوشکانەی کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن چێت لە پەرلەمانی عێراق چێت لە وەزارەتەکان هەمویان بێنە سەرخەت داوا لە هەموو ئەو بەڕێزانەکەین داوا لە سەرۆکۆماری عێراقەکەین داوا لە هەردوو جێگرانی سەرۆکی پەرلەمانەکەین کە هەردووکیان کوردن هەم نایبی یەکەم و هەم نایبی دووەم و داوا لە وەزیرەکانەکەین داوا لە وەکیل وەزیرەکانەکەین هەموو یەکدەنگ و یەک هەڵوێز بن بە تایبەت بەرامبەر بە ئەم ناوچانەی کە ناوچەی کوردستانین بەڵام ئێستا لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستانن هیچ بڕیارێک هیچ هەنگاوێک بەبێ ڕاوێژ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستان سەبارەت بە ئەم ناوچانە نەدرێت و هەوڵ نەدەن بە پێی پلان و بە پێی بەرنامەیەکی داڕێژراو ئەم ناوچانە بچووک بکەنەوە ئەم ناوچانە تعریب بکەن و دانیشتوانی ئێمە هەروەکو ئاگادارین بە تایبەتی لە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر زۆربەی جەماوەری سەربەرزی کوردی مەندەلیە حەمرینە سەعدیەیە جەلەولایە قەرەتەپەیە زۆربەی دوای ئەم ئەحداسانە دوای ئەم ڕووداوانە جەماوەری کوردی ئەم ناوچانە بە حکمی ئەوەی کە ئەمنیەت نەبووە بە حکمی ئەوەی کە مەترسی لەسەر ژیانیان بووە مەترسی لەسەر شەرەف و کەرامەتیان هەبووە ئەم ناوچانیان بەجێهێشتووە ئاوارە بوونە یعنی ئێمە بە پێی ئەو مادە دەستوریە کە باسمان کرد مادەی 140 ئەبێ پێش هەموو شتێ ئەم ناوچانە ئاسایی بکرێتەوە سنوور ئیداریان و کە ئاسایی کرایەوە دواتر ڕاپرسیانتی ئەنجام بدرێت دوای دەرەنجامی ڕاپرسی هەر هەنگاوێک بنرێت کێشە نابێ پێشبینیەوەکەن وەڵای ئێمە داواکەین کە ئەم بڕیارە پەسەند نەکرێت چونکە خانەقین و جەلەولا و قەرەتەپەش ناوچەی کوردستانین و بە پێی مادەی 140 دەستور ئەبێ ئەم ناوچانە چارەنووسیان یەکلایی بکرێتەوە هەرچەندە بەداخەوە بە پێی مادەی 140 ئەبوایە لە کۆتایی ساڵی 2007 چارەنووسی هەموو ئەم ناوچانە یەکلایی بکرایەتەوە بەڵام بەداخەوە بە حکمی جۆرا و جۆر بە هۆکاری جۆرا و جۆر بە دەستێوەردانی جۆرا و جۆر ڕێگری کرا کە مادەی 140 تا کۆتایی ساڵی 2007 جێبەجێ بکرێ و دەستێکی شۆڤێنی لە پشتی ئەوە بوو کە ئەم بڕیارە
ئەرخەڵەی لە پێش دروست بکەن کێشەی لە پێش دروست بکەن بۆ ئەوەی جێبەجێ نەکرێ و ئەوە لە ناو سەرەتای ساڵی 2025 تا ئێستا ئێمە لە چاوەڕوانی ئەوەین کە چارەنووسی ئەم ناوچانە بە پێی دەنگی جەماوەر بە پێی هەڵوێستی جەماوەر بە پێی دەنگی دانیشتوان یەکلایی بکرێتەوە چارەنووسیان یەکلایی بکرێتەوە و ئەم ناوچانە هەروەکو عەرزی جەنابەت و بینەرانی کوردستان 24م کرد ئەم ناوچانە هەموو ناوچەی کوردستانین مێژوویەکی دوور و درێژیان هەیە پرشنگداریان هەیە لە کوردایەتیکردن لە نیشتمانپەروەری و لە زۆربەی شۆڕشەکانی کورد و کوردستانە قوربانیان داوە خوێنیان داوە. ئایا ئێوە هیچ ڕێکارێکی یاسایی ئەگەر نەبەر بۆ نمونە سکاڵا دژی ئەنجومەنی پارێزگای دیالە تۆمارەکان؟ حتمما ئێمە وەکو ئەو لایەنانەی کە کۆبوونەوەگەمان ئەنجام داوە یەک دەنگ و یەک هەڵوێست ئەبین و دژی ئەو بڕیارە لە دادگای ئەتحادی سکاڵا تۆمارەکەین لە لای سەرۆکۆمار سکاڵا تۆمارەکەین لە لای هەواڵان ئەندامان خوشکوبرایانی کورد کە نوێنەراتی کوردستانەکەن لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سکاڵاکەین و داواکەین کە ڕێگری بکەن چونکە ئەزانین ئەم بڕیارە بۆ خزمەتکردنی جەلەولا و قەرەتەپە نییە. ئەم بڕیارە پێشوەختە ڕاوێژی لەسەر کراوە داڕێژراوە بۆ ئەوەی ئەوان لە ئەهەمیەتی خانەقین لە گەورەی خانەقین کەم بکەنەوە ئەیانەوێ ئەم بڕیارە دەربکەن بیچەسپێنن و جەلەولا و قەرەتەپە و بە هەموو دیهاتەکانی دەوروبەریانەوە لە خانەقینی داببڕێن بۆ ئەوەی خانەقین ئەگەر هەر هەڵوێستێکی نیشتمان پەروەرانە و کوردستانی هەبوو لە داهاتوو بە جەماوەرێکی کەم بە دەرنەشتوانێکی کەم بە دەنگێکی کەم زۆر تەئسیر لە هەڵوێست و لە بڕارەکانی کە نیشتمانی و کوردستانی و کوردبوونن لەسەر عێراق نەکات. ئەوان هەدەفیان ئەوەیە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز ئەکبەر حەیدەر بەرپرسی لقی 15 پارتی لە خانەقین میوانی کوردستان 24 بوویت.